ئەو فڕۆکانەی ئیسرائیل کە هاتن کە ئەڵێن لە دە فڕۆکە بووە، ئەم فڕۆکانە ئەگەر سەیری بکەیت لە ئیسرائیلەوە بێتن بۆ قەتەر بە کوێیان ڕەتە بێتن. یەک ڕێگایەکی مستەقیمی هەیە، ڕێک کە لە هەمووی کورترە لە مەتاری ڕامۆنەوە یان ئۆفدا، ئەمانی کە لەسەر سنووری سینایە، ڕێک لەسەر خەلیجی عەقەبە، خەلیجی ئیلات، مینای ئیلاتی ئیسرائیل. ئەگەر بپەڕێتەوە بە سعودیە یەکسەرە گاتە قەتەر. بەڵام ئەگەر سعودیە ڕێی نەداتێ، لەبەرەوەی سعودیە مەنزوماتی ڕاداراتی زۆر بەهێزی هەیە، مەنزومەی سادی هەیە، پاتریۆتی هەیە، ڕاداراتی ئیسای هەیە، یعنی ئەتوانێ ئەم فڕۆکانە ببینێتن. ڕەنگ بێ ڕێی پێ نەدات کە ڕەت بێتن، یاواتە ئەحتیمالی دووەم چونکە فڕۆکەی ئەمریکی بەردەوام لەوێ هاتوچووەکە، تایبەتی لە قاعیدە یەنبەعوەوانەوە کە بزانێ ئەمانە فڕۆکای ئەمریکایە ناتوانێت ڕێ لێ بگرێ. چکە خۆتە زانی ئەمریکا لە ئاسمانی ئەم وڵاتانە بە کەیفی خۆی سوڕێت، ئەزانەی بۆی خۆی ئەزانێتن، کەسیش ناتوانێت ڕێگری لێ بکاتن. ئەو ڕێی دووەم کە باسەکرێت هەل لە هەمان شوێنەوە بە ئوردنە، کە ئوردن هیچ مەنزوماتێکی نییە، هیچ ئەوە لێ بووەتەوە وازی لێبێنە، بە عێراقا ڕەتە بێ لەو لاوەست. بەڵێ لە H3 مەسەلەن لای مەتارات الوەلیدەوە لە سنووری ئوردن داخڵ ببێ، ئەنجا بە عەرعەرا شۆڕ بێتەوە بۆ خەلیج بڕوا لە قەتەر بدا. لەو حاڵاتەیە کەس نایبینێتم، نە عێراق توانای ئەوەی هەیە بیبینێ، نە ئوردن توانای ئەوەی هەیە ببینێ، لە سنووری سعودیەش دوورەکەوێتەوە، ئەگاتە قەتەر لێداتن.